تاوتوی هەواڵی ئەمڕۆ تایبەت دەبێت بە گفتوگۆکردن لەسەر ئاسۆی دانوستانەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هاوکات چارەنووسی ڕێکەوتنە سیاسیەکان بەشێکی تری تەوەری ئەمڕۆمان دەبێت. بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز عیماد ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە. بەخێر بیت. کاک عیماد، سەرەتای پرسیارەکانمان بەوە دەست پێ یەکەین. وەک ئاگادارین ئەمڕۆ لە شاری هەولێر هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوەیەکیان ئەنجامدا. ئەکرێ بزانین ئەو بڕیارانەی لەو کۆبوونەوەیە دران چی بوون و باس لە چی کرا؟ ئەمڕۆ کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی هەبوو. کۆبوونەوەکە دوو بابەت بەخۆیەوە بینی. یەک هەڵسەنگاندنی بارودۆخی ئەمڕۆی عێراق و کوردستان و ناوچەکە. دوو دانانی بەرنامەجێک بۆ لە مەودووە تعاملکردن لە سەر ئەساسێکی مەبدەئی و لەسەر ئەساسێکی سیاسی و وەکو چۆن بە هاوبەشی تعامل لەگەڵ بارودۆخی ئەمڕۆی کوردستان کە بە قۆناغێکی ترتی ئەمڕێ. بەڵێ لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە بە تەحدید لە دوای هەفتەی شوباتەوە هەموو لایەنەکان بە ئۆپۆزیسیۆنیشەوە ئامادەباشی خۆیان پیشانداوە بۆ دانوستان. ئایا ئەم ئامادەباشی ئێوە چی جیای ئەکاتەوە لە ئامادەباشیەکانی ئەوان؟ واتە چ جیاوازیەکەیە لە نێوان ئامادەباشی ئێوە بۆ دەستپێکردنەوەی دانوستان لەگەڵ ئامادەباشی ئەوان بۆ دەستپێکردنەوەی دانوستان؟ جیاوازێکە لەوە ئێمە دەسەڵاتین و ئەوان ئۆپۆزیسیۆنن. ئێمە بەوە هینمان کردو دایمەن دەرگامان کراوە بووە و وە گفتوگۆکانیش بەردەوامی خۆی هەبووە، نە شەرتمان هەبووە نە شەرتیشمان قبول کردووە و ئەم جارش بە هەمان ئوسلوب، ینی جیاوازەکە لەوەیە کە ئێمە وەکو دەسەڵات بە حکومەوەی دەنگمان هێناوە بە حکومی ئەوەی وجودمان هێناوە جەماوەرەکە و دەستی دەسەڵاتیش وینمان کردو بە لە ڕێگەی سندوقی دەنگدانم بێت. ئەم ڕووداوانەی ئەخیری کوردستان کە شتێکی وای هەژان شتێکی وای هێنایەکایەوە کە نەوعە سەنگەر لە یەکتری دروست ببێت. ئێمە پێمان خۆش بۆ ئەو سەنگەرە بشکێنین، پێمان خۆش بۆ بەیەکەوە چارەسەری کێشەکان بکەین، بەیەکەوە بتوانین خزمەتێکی باشی ملەتەکە بکەین، بەیەکەوە بتوانین ئەم ئەزمونە هەمانە بەرەو پێشەوە ببین و قایمتریکەین و بتوانین مووقعی خۆمان وەکو کورد لە چوارچێوەی عێراقا باشتر و فراوانتر و قایمتریکەین و ئەمەی کوردستان بەرەو پێشەوە ببین. بەڵێ ئاگادارن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن مەرجیان هەیە بۆ دانیشتن لەگەڵەوە. مەرجی سەرەکی ئەوانیش ئەوەیە کە بارودۆخی سلێمانی و ناوچەکانی تر ئاسایی بکرێتەوە و ئەو هێزانەی لە ناو شاری سلێمانی بڵاوی پێکراوە بکشێنەوە. ئایا ئێوە ئامادەن بەدەم ئەم داواکاریەوە بچن؟ ئێمە پێمان خۆش نییە ناوی مەرج بێنین. بەڵێ ئێمە وەکو یەکێتی و پارتی وەکو دەسەڵات مەرجمان قبول نییە و مەرجشمان نییە و لە هەموو دنیا ینی سەردەمی عولەمە و سەردەمی لە یەکتری تێگەیشتن و تەفاهمات و وەزعی سیاسی و دەولی نەوعێکی لێ هاتووە. ئەمریکا ناتوانێت مەرج بەرامبەر جیبۆتیدانە. ینی دنیا وای لێ نهاتوە لایەک بتوانێت فەرزی ئیرادەی خۆی بکاتە سەر لاکەی تر و واهینێکی لێ نەکا. ئێمە ئەڵێم گفتوگۆ کراوەیە و دانیشتن هەیە بە بەرنامەی مشتەرەک دانین. ئەوان چیان هەیە؟ ئێمە نە حراممان کردووە نە مەنعمان کردووە. ئێمەش چیمان هەیە؟ حەق کەس ناتوانێت لەوە. بەڵام لەوەی کە بڵێن ئێوە چۆن سەیری لاکەکەن ئێمە پێمان خۆشەوە لە دانیشتن هەبێت و قسەکانی خۆمان بکەین. کەواتە مەبەستی تۆ ئەوەیە کە ئێوە ئەگەر مەرجی ئەوەی تریش کە حسابکەن بڵێن ئەو هێزانە لابن، ئەو هێزانە بۆ هاتووە. هێزەکە هاتنی هێزەکە دابشکردنی هێزەکە نەتیجەیە. سەبەبەکە چی بوو؟ ئێمە ئەگەر سەبەبەکە نەمێنێ هێزەکە خۆی تەحسیل حاصلە نامێنێ. بەڵام ئەگەر ئەسبابەکە مابێ ئێمە هێز لابین ئەوە ناکرێت. بەنسبەت ئێوە سەبەبی هاتنی ئەو هێزانە چییە؟ واتە ئەو سەبەبە چیە وای لەو هێزانە کردووە ئێستا لە ناو شاری سلێمانی بڵاو بکەن؟ لەوە بوو کە ئەو خۆپیشاندانانەی بەردەرگی سەرا گەیشتە حاڵەتێک کە 6 ڕۆژی خایەند و گەیشتە حاڵەتی ئەوەی کە پەلاماری بە ڕۆژێک 150 کەس بریندار بێت، بە ڕۆژێک 70-80 کارمەندی ئاسایش و پۆلیس و چالاکی مەدەنیەکان بریندار بێت. گەیشتەوە بڵێندی بەسە، ینی چۆن لەت ئیتر بەسە کەەوە شیعارێکی خۆمانە لێراوە دیە بێ دانیشن حەلێکی بۆ دانین. ئەگەر ئێمە چەند 2 مانگ بوو
خۆپیشاندانەکان جار بوو تونند و تێژی تیاکەوت و هەموو مافیەکیان هەبوو قسەی جارێک بوو تەجاوزیانی شەکرد ئێمە وتمان طبیعیە بەڵام بگاتە ئەوەی کە کەم بەرەو تونند و تیژی بڕۆت ئەوەمان بە باشدانی کە لەمە دووە بە هیچی یەکمان نییە ئیساڵێم خۆپیشاندان هەبێ بەڵام بە مەرجێک بە یاسا و بە ئاگاداری دەوڵەت کە هۆش بە ئوسولی خۆی بێت دووە داوای ئیجازە بکەیت دوو تونند و تیژیتیان هەبێت سێ بەرنمەیەکی هەبێت یعنی ناکرێت ئێمە بەردەرگی سەراوای لێبێت دوو مانگ نتوانانی کاسی بیتیا بکەیت بەردەرگی سەراوای لێبێت ببێتە حکوومەتێک جار بوو دانیشتن ئەری حکوومەت قبولەکەی وەزیر بە وەزیر ئەخرات دەنگەوە یا کەسیان لێ دەرنەچوون یا ئەو حاڵەتە وای لێ هات و خۆیان داوای ئازادیانە کرد بەڵام ئازادیان لە خەڵکی تر مەحرومە کرد یعنی ئەوە حاڵەتێک بوو کە ئێمە وتمان ئەم حاڵەتە دانیشین بە گفتوگۆ چارەسەر بکەین زۆر جار حکوومەت هاتە سەرخەت پەرلەمان هاتە سەرخەت ئێمە چوونەتە بە وەکو زەمیری خۆمان وەکو مەسئولیەتی خۆمان چوونەتە بە دوای مەسەلەکەوە دانیشتنمان هەبووە لەگەڵ لایەکانی بەردەرگی سەرا لەگەڵ لا ئەساسیەکان کە خۆی لە گۆڕان و لە یەکگرت و لە کۆمەڵ ئەبینی چەند کۆبوونەیەکمانە کرد بەڵام حاڵەتەکە وای لێ هات سەبەبێک دروست بوو کە ئێمە ئەو هێزە بێنین کە هێزی ملەتەکەی خۆمانە کە هێزی حکوومەتەکەی خۆمانە ئێمە نەچوونە شتێکی وا بکەین ئەو هێزە شاتوە تعدای لە کەسی نەکردووە خەڵک سیر کە چۆن استقبالەکە مانەوەی ئەو هێزانە لە ناو شاری سلێمانی تا چەند درێژە دەکێشێت وەکو باسم کرد تا سەبەبەکان مابێ ئەو هێزامێنین واتە کاتێکی دیاریکرااو نیە بۆ ئەوە ئێستا ئێمە خۆ هیچ وەکو باسم هیچ شەرتێکمان نییە و ئیسەگەر سەیریکەی تەخفیف بووە ئێمە هیچ چینێکمان نهاتووە کە ئێمە بێن ئەو هێزە بەرامبەر ملەتەکەی خۆمانداین ئەگەر هاتوو لەی جەزەی خۆ ئەگەر هاتوو ئەو مەسەلە ئەهوەن بووەوە یعنی حاڵەتەکە گەیشتە حاڵەتێک تەبیعی مەسەلەن ئێمە بۆ 15 ڕۆژ لەمە و پێش ئێمە هێزمان نەهێنا خۆ ئەو هێزانە هەر هەمان بووە ئێمە بۆ مانگێک لەمە و پێش ئەومان نەکرد یعنی حاڵەتەکەمانوت بچونێت مەجالێک بدەین ینی حاڵەتێک بدەین کە خەڵکەکە بە چای خۆی ببینی ئەوانش بزانن ینی حاڵەتێک هەیە کە ئێمە هێزمان هەیە ئیمکانێتمان هەیە بەڵام بەکارمان نهێناوە لەوە بۆ کە شعورمان بە مەسئولیت کردو کە بەرەو حاڵەتێک نەچێت زیاتر سەنگەر لە یەکتری بگرین بەڵام گەیشتە ئەوەی کە تەجاوز بکرێت گەیشتە ئەوەی کە خەڵک بریندار بکرێت گەیشتە ئەوەی کە مقدسات نامێنێت گەیشتە ئەوەی کە خەتی سوور نامێنێ ئەبێ دەسەڵاتیش ینی مەسئولیەتی سەرشانی خۆمانە ئەم شارە عەزیزە بۆ ببێتە مەدانی ئەوەی کە کوڕی خەڵک مناڵی خەڵک بدرێتە کوشت کە پۆلیسێک کە بۆ ئەوە هاتووە ئاسایشێک بۆ ئەوە هاتووە کە خزمەتی ئەم شارە و ئەو وڵاتە بکەی خەڵک بوێرێ بەردبارانی بکە ینی ئەو موەزەفە ئەو با بڵێن پۆلیسە ئەو ئاسایشە بۆ قوتی مناڵەکانی بۆتە پۆلیس بۆتەین تۆ بۆ شەهیدی بکەیت بۆ برینداری بکەیت یا ئەو بەدەستی ئەو بۆ مناڵی خەڵک 15 ساڵە و 16 ساڵ و ئەوانە شەهید و بریندار بکرێت ئەری ئەمانە تاقەی ملەتەکە نین ئەمانە گەنج و قووەتی و هێزی ملەتەکە نین بۆ وای لێ بدەین بە خوێنیان بەفەی ڕۆ بڕوە بۆ وای لێ بێت ئێمە ببنێت دوو سەنگە دژ بە یەک ئیسەش ئێمە ئەڵێم دەرگامان کراوەیە گفتوگۆ یەکێک لە حەلی ئەساسیەکان گفتوگۆیە با دانیشین بە یەکەوە تەفاهم بکەیت کاکیمات هەر لە ناو قسەکانی تۆیە من پرسیارێکم بۆ دروست بوو ئێوە ڕێگاتان بە هاوڵاتیان داوە ئەوانەی لەبەر دەرکی سەرا کۆبوونەتەوە خۆپیشاندان بکەن و وەکو خۆشە دوتت ماوەی 60 ڕۆژ ئێوە چاوپۆشیتان لێیان کردووە ئەوانیش کۆمەڵی داواکاریان هەبووە ئایا داواکاریەکانی ئەوان هەست ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەستەکەن ئەو داواکاریانە ڕەوان هەندێکی ڕەوان و هەندێکی ناڕەوان ئەوانی ناڕەوان چین ئەوانەی کە داوای تێکدانی حکوومەت و هەڵوەشانەوەی حکوومەت و هەڵوەشانەوەی پەرلەمان و کەواتە ئەمە ئەوە گەێنێک کە ئێوە ئامادەنین حکوومەت هەڵوەشێنین نە حکوومەت هەڵوەشێنینەوە پەرلەمان هەڵوەشێنینەوە بیت ئەمانە ئێمە ئەڵێن بە هەڵبژاردننی پێشوەخت بکەین هەڵوەشاندنەوەی ئەمە بە شەرعیەت ئەکرێت بە شەرعیەتی ئەو شەرعیەتەکە جادەیە ئەو شەرعیەتەکە دەنگدانە ئێمە ناتوین خۆمان بسەپێنین وەکو دکتاتۆر و بە شتێ ئێمە شەرعیەتێکیش شۆڕژگەرایەتێکمان هەیە کە شەرعیەتێکە خەباتمان هەیە هاتوین شەرعیەتی دوومان شەرعیەتی ئەوەیە کە دەنگمان هێناوە ئێمە بە ئینقلاب نهاتوین و ئێمە ئیستەش ئەڵێن با هەڵبژاردنێک بکەین ئەگەر ئەم ملەتە دەنگی بە ئێمە نێەوە
ئێمە ئەو کاتە ناچینە سەر حکوم و دەسەڵات ناگرینە دەست ئەوی دەینە دەست ئەو خەڵکەکە دەنگەکەی هێناوە بەڵام بێن بە چۆنەڵێت بە قودرەتی قادر و بە زەربێکی وەها کە تۆ بڵێت تۆ لە دەسەڵات نایەڵم و دەسەڵاتێکی تر دروستەکە ئەمە خۆی ئەمە شتێکی ناتەبیعی و نادروستە یعنی لەوەنێ ماڵێن هەڵبژاردن بکەین بە هەڵبژاردن باشتر نییە ئێمە خۆمان ئیمانمان بە دیموکراتی هەیە بە ئازادی هەیە بۆ شێوە بڵێ دێنە سەرباسی هەڵبژاردنیش بەڵام لە قسەکانی تۆی ئەوە دەرکەوت کە ئێوە ئەو مەرجەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە هیچ شێوەیە قبول ناکەن و بۆ دانوستان واتە کشانەوەی ئەو هێزانە تا ئەو هۆکارانە بمێننەوە و وجودیان هەبێ کە وای کردو ئەو هێزانە بێنە ناو شاری سلێمانی و بڵاویان پێ بکرێ ئێوە ئامادەنین تا هۆکان وەلاوە نەرێت تا ئەسبابەکان نەچێت ئەم نەتیجەیە ئەم نەتیجەیە وەکو باسم کرد ناتوانین ئێمە بڕیاری ئەوە بدەین بەیانی دوو بەیانی ئەگەر ئەم هێزەمان انسحاب کرد هێزی ملەتەکە بەیانی دوو بەیانی هەمان سیناریۆ دووبارە بێتەوە کێ قازانجلێکە بەڵێ سروشتی ئەو دانوستانە ئەو مفاوەزاتەکەی ئەوە ئامادەن لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و ئەمڕۆ لە کۆبوونەوەکە لە ڕاگەیاندنی ئەخیرە لە بەلاغی کۆتاییتانە ئاماژەتان پیاوە کە ئێوە بەڕوونی نیەتی خۆتان خستۆتە ڕوو کە ئامادەن دانیشن و دانوستان بکەن ئەگەر بێت و نەچن بەدەم ئەم داوای لایەنی ئۆپۆزیسیۆنەوە سروشتی دانوستانی ئێوە لەگەڵ ئەو لایەنە چیە بێت ئێمە چینمان نەکردو نە سروشتی و نەهینی ئێمە ئەومان وتووە ئەم وەزعە هەیە معارەزەیەکەیە خەڵکەیە بە تەمایە دەسەڵات بگرێتە دەسەوە ئێمە بە مەشروعی شەیزانین بە حرام نایزانین بەڵام ئەڵێن ئەو دەسەڵاتە کە تۆ بە تەمای لایەنی ئیسلامیە یا لایەنی گۆڕانە بە شەرعیەت وەریگرن ئەوەش دەنگدانە با بچینە بەر سندوقی دەنگدان بەوە ئەتوانین ئەم وەزعە چاک بکەین بەڵام بە وەزعێک کە ئیستەوا تەسەور بکرێت کە حاڵەتێک دروست بێت یەکێتی و پارتی وەلاوە بنرێت فەرز بکرێتە سەری و شتێک ئێمە بە شتێکی ناتەبیعی سەیریەکەین و قابلی قبولیش نییە نە بۆ یەکێتی نە بۆ پارتی کە بێتە ژێر باری ئەوەی بە چۆنەڵێت بە زەبری قسە و بە زەبری ئەوەی بەردەرگی سەرا بەو حەجمە ئێمە دەسەڵات چۆڵکەین و نێڵین و شت ئەوە مەبەستی تۆ ئەوەیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئاراستەی هاوڵاتیانی بەردەرکی سەراکەن طبعا دەرەجەی یەکێتی دەرەجەی یەک ئەوانن دەرەجەی امکانە خەڵکی تریشی تیاکەوێ بەڵام ئەوە لە سەرەتاوە ینی خۆیان نەکردە ساحەبی بەڵام دوایەوە کەم کەم خۆبینیتان کێ ساحەبی ئەمە بوو ئیستەش ئێمە ئەڵێن ئەگەر یەکێک ئەمە بەڕاست دەزانێ بۆ خۆی ناکاتە ساحەبی بۆ لە پشتەوە ئێمە بە ئاشکرای ماڵێم دەسەڵاتین کەواتە تۆ پێ دوایە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە پشتی پەردەوە ئاراستەی تایسە خۆیان نەکردو ساحەبی ڕئیسی ئەمە و پێشمان خۆشە خۆیان بکەنە ساحبی خۆ حرامیش نییە نەمانەوە تۆ حرامە ئەگەر ئەوان خۆیان بکەن بە ساحێبی ئەو وەزع ئێوە هەڵوێستێکی جیاوازتانە بێت هەر هەمان هەڵوێستمانە بێت هیچ چه هەڵوێستێک بۆ ئێمە نەمانزانیوە کێ ئەمە ئەکە بەڵام بە بەڕامەکەمان نەبینیوە خەڵکەکانمان نەبینیوە کە کێ چۆتە بەردەرکی سەرا کێ تەحریکی کردووە کێ بەرنامەیان بۆ داناوە یعنی ئەوەش لا ئیستا خۆ دەزانی زڕوفی دنیاوە نییە شت لە یەکتری بشارینەوە نەزانین ئەوان نەزانن ئێمە چیەکەین و ئێمەش نەزانین ئەوان چیەکەنەوە شتێکی هینە ینی سەردەمەکە بەسەر چووەکە نەزانێت بەڵام ئەمە بۆی مە پێمان خۆش بوو بە ئاشکرا دیار بووە نوێژەکان کێ کردی بەرنمەکان کێدایەنە دارلاسیقەکان کێ ئەی کڕی ینی خۆ مەخ لە خۆی و ناڵ ئەو خەڵکە بڵێت کێتەوجی حتا ئەگەر لە ڕووی مادیشەوە زانی کێ تەمویلیە کرد کێشەوانە کۆبوونەوەیە کرد و تەوجی هاتەکانی ئەیە یا ئیستا کە ئیسا هەندێک تەحڕکەکەن لە سەرەوەی مان بگرن لە سەرەوەی کە لە مەکتەبەکانەوە خۆ نازانی کێ کردوێتی ئەوان شەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆنن ینی مەبەستی تۆ ئەوەیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن سێ لایەنەکەیە گۆڕانە یەکگرتووە کۆمەڵە بەڵێ چەپەکانیشەن کۆمونیستەکانیشەن پارتی چارە سەریش هەیە و خەڵکی بێلایەنیش امکانت جار بەجار بوتیا بکەوێ هەندێک خەڵکی نامەسوولیش لەم لاو لەولا ئەمکانە بۆ هەندێک شتی زیاتر بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ڕایەکی جیاوازیان لە ڕای تۆ هەیە پێیان وایە هێنانی هێز بۆ سلێمانی بە شێوەیەک لە شێوەکان بۆ چاو ترساندن و بۆ فشارخستنە سەر ئەوانە بۆ ئەوەی لە کۆمەڵێک داواکاری خۆیان پاشگەز ببنەوە ئایا منطقێکی ناڕاست ئەگەر وا بیر بکەنەوە ناگەینە نەتیجە چونکە ئێمە ئەم هێزە کە پێش هەفتەیەکە سێشەمە هاتنە سەر جادە پێش هەفتەیەک ئەم هێزەمان هەبووە ئێ بۆ بەکارمان نەهێنا ینی بەڵام جەوەکە نەوعێک بوو
و پێش هەفتەیەک گەیشتە ڕادەیەک وەکو باسم کرد بە ڕۆژێک 150 کەس بریندار بێت. یعنی ئەگەر سەیتەرە نەکە جار بەجار خۆتانتان بینی ئەیانوت ئەوە خاڕێتەیەکمان داناوە لەمە و دووە بەم ئوسلوبە ئیش ناکەین شێوەی ئوسلوبمان بەرامبەر دەسەڵات ئەگۆڕین یەین جادەکان ئەگرین نەوعێکی تر بەکارێنین بە ئاشکرا برادرانەوەی کە خودبەیان هەیە و مایکەکانیان بەدەست بوو ئەو قسانەیان نەکرد. ئێمە ئەنوای حسابمان ئەمە بەرەو کوێ چیە؟ بۆ ئەوەی ئەوە ڕوونەیە ئێمە هاتین نەهانی ئەگە تۆش سەیری کە ئەوەمان کردووە ینی هەندێک کەس بریندار بووە هەندێک کەس عەزیەتی بینیوە بە شکر هیچ کەسی تیا شەهید نەبوو. ینی حاڵەتێک نەبوو ئێمە بڵێن ئەم معالەجە ئەوە نە قورس بوو زۆر خوێنی تیا ڕژا زۆر خەڵک شەهید بوو بەمە ئەگەر کۆتایی بێنین من ئیسەش ئەڵێم ئەمە خێریەکە ئەگەر بتوانین معارەزە ینی ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەسەڵاتە ئیدارەیەکی باشی بکەین ئەبێتە خێرێک بۆ وڵاتەکەمان. ئێمە پێمان خۆشە ئەوان شەریک بن ئێمە ناڵێن کەم و کوڕیمان نییە ئێمە ناڵێن ئەوان هەندێدا خوازیان هەیە حەق نییە بەڵام ئەوان هەندێک لایەنەیە خەتێکی ڕاست و چەپ لەسەر یەکێتی و پارتی ئەنا ئەدا لەسەر دەسەڵات ئەیە کە ڕەفزی ئەکا ئەو ڕەفزکردە خراپە. ئێوە هەمیشە ئەڵێن کەم و کوڕی هەیە گەندەڵی هەیە نەقس هەیە لەم حکوومەتەی ئێستاە ئایا ئێوە کارتان کردووە بۆ چارەسەرکردنی چۆن کارمان کردووە؟ بەڵێ ئەوانەیە و هەندێک لەو برادرانە ئەم لە گۆڕان هەم لە یەکگرت و هەم لە کۆمەڵ لە حکوومەت بوون من لە دوو کابینە لەگەڵیانە ئیشم کردووە ئەوە خۆیانە نیسە لایەن ئەوان هەندێکیان قیادین ئەریکاکە ئەوان لە ئێمە چی زیاتریان کردو دژ بە گەندەڵی ئەمکانە قسە ناکەم هەندێک لەوانە ئەمکانە خۆیان توهمەتی گەندەڵیان لەسەر بووە ئیسا هاتون لە هەندێک شتەکانی نەکەن لەگەڵمان نەبوونە شەریکین لە چاکەکە شەریکین لە خراپەکە شەریکین لەوە نییە بڵێت ئێمە بڵێن هەموو توهمەتەکان بخێنە پاڵ ئەوان وەڵا پێمان خۆشە لە بەیەکەوە بین ئیش و کارەکانیش بکەین ئەوان دەوریان هەبووە و ئیسە شەتوانن دەوریەکان هەبێت بەیەکەوە خزمەتێکی ئەم شارە بکەین خزمەتێکی ئەم ملەتە بکەین. بەڵێ بەڕێز ئیماد ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆکانی NRT بەخێربێی سەرچاومان. بینەرانی بەڕێز لە ماوەی ڕابردوودا ئەڵقەیەکی تری تاوتوی هەواڵمان پێشکەشکردن تا بە یەکگەیشتنەوەمان لە خۆشی دابن.